ابن مسعود قال الرازي عبد الله كري مسعود صحابي في غمرة صلى الله عليه وسلم أفرمي روجي كان كابرا كاتا لاي في غمري خوا صلى الله عليه وسلم سكالاي حالي خوي كرد كواتو شي گناحك هاتوا اوش اويك ماچی ئافرەتێکی کردووە کابرا خەریکی کاسبی بووە لە کاتی کاسبیکردنە دیارە لە دوکانەکەیە ئافرەتێک کاتۆ ژوورەوە و شەیتان بەسەر ئازاڵ بۆ ماچێکی کردووە سکاڵای خۆی لای پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم کەوا خوا چی حەدێکی دانابێ ئەم ئامادەیە قبولی بکاو بۆ ئەوەی ئەو گوناحەی لەسەر بکەوێ جا پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم هیچی پێ نەوت یعنی کەئەنەهو هیچم پێ نییە نازانم یعنی چی بڵێم کابرا ڕۆیشت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وحی بۆ دابەزی خوای گەورە ئەم ئایەتەی دابەزان وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين آية سورة هود آية 114 كاتي أم آية دابزي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردی بە شوێن کابرایە و کابرا ئاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خوای تعالی لەبارەی تۆ ئەم ئایەتەی دابەزاندووە کە نوێژەکانت بە جوانی ئەنجام دا وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات بەڕاستی چاکەکان خراپەکان ئەسڕێتەوە چاکەکان خراپەکان ئەسڕێتەوە يعني ئەمەی خوای تعالی ئەمەی دابەزاند کەوا گوناحی بچووک ئەگەر ئینسان ئەنجامی بدا بەهۆی نوێژەوە بەهۆی دەستنوێژەوە لە هەندی ڕیوایەتە هاتووە بەهۆی عمرە بۆ عمرە بەهۆی ڕۆژوو ڕەمەزان بۆ ڕەمەزان خوای تعالی کاتە کەفارەتی ئەو گوناحانە یعنی ئەو گوناحانە خوای تعالی ئەیسڕێتەوە جا کابرا زۆر دڵخۆش بوو و فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەمە تایبەتە بۆ من یا بۆ هەموو مسلمانان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بۆ هەموو مسلمانان